بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا آتي سوار سورة القلم كلو آتي دا خواهي قبرا دواء ويك فرموي كذلك العذاب ولعذاب الآخرة أكبر لو كانوا يعلمون. فرموي سزای خواهی گەورە بەم شێوەیە زۆر جار ئینسانی ئیماندار بە تایبەتی کە هەڵەیەک دەکات بێ ئەمرێکی خواهی گەورە دەکات، خواهی گەورە لە دنیادا سزای دەدا. جا ئەگەر تەبەن بەو سزای دنیای بەخۆی داچوویەوە و تەوبەی کرد و پەشیمان بوویەوە بێگومان قازانجی کردووە. سزا دنیایەکە یان بۆی دەبێتە مایەی ڕەشکردنەوەی گوناهەکانی یا ئەوەتە تەوان پلە و پای بەرز دەبێتەوە لای خوا. ئەگەر خوا وەکو سزا بۆی ناردبێ هەر قازانجێتی، وەکو ئیمتیحان و تاقیکردنەوە سزاکەی بۆ ناردبێ هەر قازانجێتی. بەڵام ئەو کەسانەی کە خوا لە دنیادا لەسەر خراپە سزایان دەدا و کەسەکە دواتر دەگەڕێتەوە سەر خراپەکەی یا تەوبەی ناکا و پەشیمان نابێتەوە، بێگومان خوای گەورە چۆن لە دنیا سزای داوە لە قیامەتش بە شێوەیەکی تۆنتر و سزایەکی سەختتری توش دەکا. سزای دنیای کاتیە، بەڵام سزای قیامەتێ هەمیشەییە و ئەگەریش کەسەکە تەوان سزاکە هەمیشەییش نەبێ بەبێ گومانی زۆر دوور و درێژترە بۆ ئینسانی ئیمانداریش. خوا لە ژیانی بەرزەخیدا سزاماندا هەر سەختە و قورسە و زەحمەت تەواو دەبێ و ئەو کەسانەی ئیمانداریشن ئەگەر خوای گەورە ڕەحمی پێ نەکا بچێتە جەهەنەمێ، بێگومان ئەگەر کەسەکە وەختێکیش بێتە دەرێ سزای جەهەنەمێ هەر سەختە و بەرگەکردنی زۆر قورسە. ئەو جار خوای گەورە باسی ئیمانداران دەکەوە، دەفەرمێت ئینە لیلموتەقینە، بێگومان بۆ پارێزکاران، بۆ لە خواترسان، بۆ خۆپارێزان ئامادە کراوە عند ربهم لەکن پەروەردگاریان، لای پەروەردگاریان جەناتی النەعیم، چەندان باخی پڕ لە ناز و نیعمەت. ئینە یعنی بەبێ گومانی لیلموتەقینە بۆ ئەوانەی پارێزکارن. پارێزکار چێن؟ زۆر جار باسمان کردووە. لای کەمی پارێزکار ئەو کەسەیە واجباتەکانی دەکا، ئەو شتانەی کە واجبن دەیان کات وە گوناهە گەورەکان ناکا، ئەنجام نادا، خۆی لە گوناهەکان بە دوور دەگرێ. جا هەر کەسێک واجباتی ئەنجام دابێت و گوناهە گەورەکانی نەکردبن دەکرێت لای خوای گەورە متەقی بێ. کە بووی بە متەقی، بووی بە پارێزکار، عند ربهم بێگومان لەکن پەروەردگاریان پارێزکاران جەناتی النەعیم بۆیان ئامادە کراوە چەندان باقی پڕ لە ناز و نیعمەت. ئەو جار خوا دەفەرمێ ئەفەنەجعەلو المسلمینە کەلموجریمین، ئایا ئێمە وا دادەنەین کە ئەوانەی مسلمانن خۆیان بەدەستەوە داوە بۆ ئەمری خوا و گوێڕایاڵی فەرمانەکانی خۆیان کردووە، کەلموجریمین لە قیامەتێ لەگەڵ تاوانباران وەکو یەکن. سەرنجامی کەسێک کە خۆی تەسلیم بە ئەمری خوا کرد بێت و بە ئەمری خوا ڕازی بوو بێ، کەسێکیش لە ئەمری خوا لایدا بێت و بە قسەی خوای نەکرد بێ، دەکرێت سەرنجامیان قیامەتیان دوا ڕۆژیان وەکو یەک بێ؟ تەوان بێگومان نەخێر. جا ئەوە لە وەڵامی کێدا هاتووتە خوارێ؟ ئەو هاتە لە وەڵامی بتپەرستەکاندا. بتپەرستەکان زۆر جار بە موسڵمانانیان دەگوت ئێوە ناڵێن هەموو شتێک بەدەست خوایە. تەوان دەیانگوت بەڵێ، دەیانگوت ئەی ئەوە نییە خوا لە دنیادا هەرچی چاکەیە داویەتی بە ئێمە و ئێوەش وەکو ئێمە دنیاتان پێ نەدراوە. مادام وا بێ خوا لە دنیادا دنیا بەدەست خوا بێ و خوا دنیای دابێ بە ئێمە، قیامەتیش هەر بەدەست خوایە. ئەگەر هەبێ قیامەتیش ئێمە لە ئێوە شوێنمان چاکترە، ئێمە لە ئێوە سامانمان زۆرترە، ئێمە لە ئێوە شوێنمان خۆشترە، چۆن لە دنیادا لە ئێوە شوێنمان خۆشترە. تەوان خوای گەورە وەڵامیان دەداتەوە و خوای گەورە سەرزەنشتیان دەکات، دەفەرمێ ئەفەنەجعەل، ئێمە دەجێڕین المسلمینە ئەوانەی کە خۆیان بەدەستەوە داوە و تەسلیم بە ئەمری خوا بوون، کەلموجریمین وەکو تاوانبارەکان. دەکرێت ئیماندارێک خواناسێک خۆی لە حرام بە دوور گرتووە، یەکێکیش نەفسی خۆی بەرەڵا کردووە هەرچی خوا پێی ناخۆشە کردوێتی لە قیامەتێ وەکو یەک بن؟ بێگومان نا. کەسێک خۆی گرتوتەوە لە هەرچی ئارەزووی حرام هەیە لەبەر خوا و لە ترسی خوا، کەسێکش هەرچی حەزی لێبێ کردوێتی لە قیامەتێ خوا وەکو یەک مامەڵەیان لەگەڵدا بکە، بێگومانەوە لەگەڵ عەدالەتی خوای گەورە ناگونجێ. لە عەدالەتی خوایدا نییە مسلمانانیش وەکو یەک مامەڵێ لەگەڵ بکە.
ها لە بەهەشتێدا چەندان پلەی دروست کردوون خوا سەد پلەی دروست کردووە لە بەهەشتێدا و لە ناو پلەکانیشدا جیاوازن یەک سبحان الله و لا إله إلا الله کرد لەگەڵ بەرامبەرەکەت زیاتر بێ بەقەدەر لا إله إلا الله زیادەکە شوێنەکەت خۆشترە شوێنەکەت پڕ نەعمەتترە جێگایەکەت زۆرترە و لە جەهەنەمێشدا ئەوانەی کە تاوانباریشن تەنانەت گوناهکاریشن لە جەهەنەمێدا هەموو کوێک نینە جەهەنەمیش هەر کەسەی بەپێی ڕێژە و ئەندازەی گوناهەکانی خۆی خوای گەورە دەیسووتێنێ کەسێک کافرە و دنیایەکیش قەتڵ و عامی خەڵکی کردووە و زوڵمی خەڵکی چەوساندۆتەوە کەسی واشێ بەس بۆ خۆی کافرە لەوانەیە زەرەری بۆ کەس نەبێ ئەگەر بستنە جەهەنەمێش هەردووکیان شوێنیان سزایان وەکو یەک نییە بۆیە خوای گەورە لە قیامەتی عەدالەتی 100% لە بەرامبەر ئیماندارانیش و لە بەرامبەر بێباوەڕانیشدا جێبەجێ دەکات بۆیە خوا دەفەرمێ ئەفەنەجعەل ئێمە دەجێڕین یەکسان دەکەین المسلمینە ئەوانەی کە مسلمان و خۆیان بەدەستەوە داوە کەلمجریمین وەکو کەسە تاوانبارەکان خوا دەفەرمێ مالەکم ئەوە چیتانە ئەی خەڵکینە کەیفە چۆن تەحکومون بڕیار دەدەن مالەکم ئەوە چیتانە ئەی ئینسانەکان ئەی بێباوەڕەکان ئەی خراپەکارەکان کەیفە تەحکومون ئەوە چۆن بڕیارێکە ئێوە دەری دەکەن چۆن قەرارێکە ئێوە دەیدەن چۆن قسەیەکە دەیکەن ئەوە بۆ دنیایش ئەگەر کەسێک وا بکە تەوان هەر زوڵمی کردووە وانە تۆ دوو کەس ئیشت بۆ دەکەن یەکێکیان تەواو خۆماندوو دەکات و یەکێکیان تەمبەڵ و تەوەزەل دانیشتووە ئەگەر وەکو یەک کریان دەیە ئەوە بۆ مرۆڤیش ناشرینە و جوان نییە وەکو یەک کریان داتێ وایە دوو کەس وەک دەڵێ ئیش دەکەن یەکێکیان ئیشێکی باش یەکێکیان ئیشێکی پەڕپوت و خراپ دەکە عەدالەتی ئەوە ئینسانە عەدالەتی پێ ناکرێت زۆر جار گەندەڵ و خراپەکە لە پێشەوەیە یان گەندەڵ و خراپە چاکەکارەکە وەکو یەک مامەڵەی لەگەڵ دەکرێت بەڵام لای خوا ئەوە ناخوا ما لەکم ئەوە چیتانە ئەی بێباوەڕەکان ئەی خراپەکارەکان کەیفە چۆن تەحکومون بڕیار دەردەکەن و چۆن قەرارێکە دەیدەن ئێوە کە بە هیچ شێوێکی ئەو قەرارە ڕێی تێناچی ئاەتی دواتر خوا دەفەرمێ ئەم لەکم کتابون ئایا ئێوە بۆتان هاتۆتە خوارێ کتاب پەرتووکێک فیهی لەناو پەرتووکەکەیدا تەدروسون خوێن بێتتانەوە ویان لەناو کتێبەکەدا نووسرابێ لە قیامەتێ حسابەکە لەسەر دنیاەیە لە دنیاکێ دەسەڵات یانشتیوا هەیە کتێبێک هەبێ ئاسمانی بێت و لەلایەن خواوە هاتبێ خوای گەورە قەراری دابێ چێ لە دنیادا ماڵی زۆرتر بێ لە قیامەتێش ماڵی زۆرتر بێ چێ لە دنیادا دەسەڵاتی زۆرتر بێ لە قیامەتێش دەسەڵاتی زۆرتر بێ چێ لە قیامەتێدا وەک دەڵێ خۆی بە گەورە بزانێ لە قیامەتێش هەر گەورە بێ بێگومان ئەو شتانە لە کتێبێک دا بوونیان نییە و هیچ پەرتووکێکی ئاسمانی ئەوەی نەگوتووە بتپەرستەکانی مەکە تەنها بۆ چەواشەکاری و بۆ ئازاردانی دڵی مسلمانان زۆر جار ئەو قسانەیان دەکردن ئەم لەکم ئایا بۆ ئێوە هاتۆتە خوارێ کتابون یعنی نووسراوێک پەرتووکێک کە فیهی لەناو ئەو پەرتووک و نووسراوەدا تەدروسون ئێوە خوێن بێتتانەوە ئەو جار خوا دەفەرمێت ئینە لەکم بەبێ گومانی هەبێ بۆ ئێوە فیهی لەناو ئەو کتێبەدا کە بۆتان هاتووە و خوێندوتانەوە لەما تەخەیەڕون ئەو شتانە کە بە ئارەزووی خۆتان هەڵی بژێرن شتیوا هەیە بێگومان نییە لە دنیاشدا نییە شتیوا کتێبێکت دەنێ بڵێن وانە چی حەز لێ داوای کە پێت دەدەین بۆ دنیا شتیوا نابێت ئەمە لە قیامەتێ خوای گەورە ترازووی داناوە میسقالە زەڕە بچووکتریش و لە زەڕە بچووکتریش دەخوێنێتەوە تەوان نەک وەکو ئەوەی دنیاکە میسقاڵی زێڕ و شتی دەخوێنێتەوە تەرازووی قیامەتێ ذەڕە و بچووکتر و گەورەتر لە ذەڕەش بیخێ سەرێ لە چاکە و لە خراپە حسابی بۆ دەکا ئەوە بۆ دنیا نابێشتیوە بۆ قیامەتێ چۆن دەبێت ئینە لەکم بێگومان لەکم بۆ ئێوە هەبێ فیهی لەناو ئەو کتێبەدا کە هاتۆتە خوارێ لەما یعنی هەر شتێک تەخەیەڕون کە ئێوە بۆ خۆتان هەڵی بژێرن و بۆ خۆتان بە چاکی بزانن طبعاً بێگومان ئەو شتانە ئەو پرسیارانە تەنها بۆ سەرزەنشتکردن و وەک دەڵێن لێومەکردنی کەسی بێ باوەڕە سەرزەنشتکردنی ئەو کەسانەیە کە ئاوا تەسەور دەکەن پێیان وایە قیامەت و دنیا وەکو یەکن چێ لە قیامەتێ لە پێش بێ لە قیامەتێش لە پێشە چێ خوا لە دنیادا پێیدا بێ لە قیامەتێش پێی دەدا نا ئینە لەکم بێگومان هەبێ بۆ ئێوە فیهی لەناو ئەو کتێبەدا
لەما تەخەیەڕون ئەو شتانەی کە خۆتان هەڵی دەبژێرن ئەوان هەمویان تاوکەری یەکترین یان ئەم لەکم ئەیمانون یان ئایا ئەم لەکم ئەیمانون یا هەیە بۆ ئێوە ئەیمان یعنی پەیمان نامەیەک عەلەینا لەگەڵ ئێمە بالغەتون ئەو پەیمان نامەیەش بمێنێتەوە إلى يوم القيامة تا ڕۆژی دوایی ئەوجار ئینە لەکم لە پەیمان نامەکەدا هەبێ يعني بەبێ گومانی هەبێ بۆ ئێوە لەناو پەیمان نامەکەدا لەما تەحکومون هەر حکم و بڕیارێک ئێوە دەیکەن بۆتان جێبەجێ بکرێ شتی وا هەیە بێ باوڕەکان لەگەڵ خوا پەیمان نامەیان نووسیوە خوا وعدی پێدابن لە قیامەتێ چیتان ویست داوا بکەن و پێتان دەدەم ئەو پەیمان نامەیە کە خوا هەیەتی تەنها لەگەڵ چێ هەیەتی لەگەڵ ئیمانداران هەیەتی لەگەڵ متەقی و پارێزکاران هەیەتی ئەویش کاتێک چوونە باشتێ خوای گەورە پێیان دەفەرمێت فیه ما تشتهیه الأنفس وتلذ الأعین إن لكم لما تخيرون هەرچی داوایکەن خوای گەورە پێتان دەدا ئەوە بۆز بۆ ئیمانداریە ئینسانی کافر هیچ جۆرە پەیمانێکی لەو شێوەیە لەگەڵ خوانیە بەڵکو ئەوەی خوا پەیمانی داوە وعدی داوە ئەوەیە کە کەسی خراپەکار و تاوانکار ئەگەر لەگەڵ خراپەکەیدا بمێنێتەوە و لەسەر خراپەکەی بەردەوام بێ خوا بە جەهەنەم سزای دەدا ئەو وعدی خوایە ئەو بەڵێنی خوا نەک ئەو قسە بێمەعنانەی کە بتپەرستەکان دەیکەن ئەم لەکم ئەیمانون یان ئایا لەکم بۆ ئێوە هەیە ئەیمان یعنی بەڵێن سوێن عەلەینا لەگەڵ ئێمەدا ئەو پەیمان و بەڵێنە بالغە بمێنێتەوە إلى يوم القيامة هەتا ڕۆژی دوایی ئەوجار ئینە لەکم بەبێ گومانیش هەبێ بۆ ئێوە لەناو پەیمان نامەکەدا لەما تەحکومون هەر بڕیارێک کە خۆتان دەریکەن یان خوا ئەوەتان پێ بدا کە خۆتان دەتانەوێ شتی وا هەیە خوا دەفەرمێ سەلهم بڕۆ پرسیاریان لێ بکە محەممەد صلی الله عليه وسلم کە زۆر جار مسلمانان بەو قسانە خەفەتیان دەخوارد ها دەهاتن مسلمانیان ئیحراز دەکردن دەیانگوت ئێوە ناڵێن دنیا و قیامەتی خوایە تەوە ناچاری بڵێ بەڵێ وایە دەیانگوت دەی مادام دنیای خوایە ئێوە نییە خوا دنیای داوە بە ئێمە مادام دنیای داوە بە ئێمە ئێ قیامەتش دەدا بە ئێمە دیان دەیانگوت ئەوە نییە خوا بەدەست خوایە دنیا و دەسەڵاتیشی داوە بە ئێمە ئێوەش بێ دەسەڵاتن لی ئەگەر قیامەتیش هەبێت و زیندوو بوونەوە هەبێ لە ئێوەش لەوێش هەر ئێمە لە ئێوە بەدەسەڵاتتر دەبین و لەوێش ئێمە لە پێش ئێوە دەبێت بەو قسانە زۆر جار مسلمانان خەفەتیان دەخواردن خوای گەورە بۆی خەفەتی دڵی ئیمانداران لابە و بۆ ئەوەی ئەو قسەی ئەوان ڕەت کاتەوە دەفەرمێت سەلهم بڕۆن لیان بپرسە ئەیهم کام لە بتەکان کام لە سەرکردەکانیان کام لەو کەسانەی کە دمڕاستیانن بذالکە بەو قسانە بەو پەیمان نامایانە دەبێتە زەعیم زەعیم یعنی وەکیل دەبێت زەمانەتیان دەداتێ و بەرپرسیارەتی دەگرێتە ئەستۆکە کارەکانیان بۆ جێبەجێکە سەلهم بڕۆ لیان بپرسە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەیهم کام لە بتەکانیان کام لە خواکانیان کام لە سەرکردەکانیان بذالکە بەو قسانە بەو پەیمان و بەڵێنانەی کە ئەوان باسی دەکەن زەعیمە زەعیم یعنی بەرپرسە لە جێبەجێکردنەکەی و چێ کەفالەتی جێبەجێکردنەکەی دەکا بێگومان تەمان کە مسلمانانیش پرسیاریان لێ دەکردن ئەوەتان لەکوێ هێنا هیچیان پێ نەبوو مسلمانان کە لەیان دەپرسین دەی کتێبێکمان بۆ بێنن با تێیدا نووسرا بێ لە دنیادا چێ چاکتر و لە پێشتر بوو لە قیامەتش هەر ئەو باشترە و لە پێشترە قسەیان نەبوو ئەگەر لێت پرسی بانە خوا وعدی تاون و بەڵێنی پێداون بێگومان تەمان ئەوەشیان وەڵام پێ نەبوو جاخوا دەفەرمێت ئەم لەهم شوڕەکا یان ئەوان هەیانە هاوبەش و شەریک ئەم لەهم شوڕەکاون ئایا ئەوان هەیانە شوڕەکا شەریک هاوبەش کە بڕیاریان داوە بۆ خوا فەلیەئتوو بابێنن بشوڕەکائیهم ئەوانەی کە کردویانە شەریکی خوا لە پەرستندا ئین کانوا صادقین ئەگەر ڕاست دەکەن بە گومانی خۆیان خەڵک هەبوو تەبەن یعنی داروبەر دیان دەپەرست وایە و کردبوویانن بە خوای خۆیان بەڵام لە حەقیقەتدا کە باسی دەسەڵاتی خوای کرابایە ئایا بتەکانی ئەوان دەسەڵاتی خواتیان هەبوو نا خوا دەفەرمی ئەم لەهم شوڕەکا ئایا ئەوان هەیانە هاوبەش و شەریک کە بگونجێ لە هەڵسوکەوت و تەسەڕوفات و بڕیاردان و قەرارداندا بهێنرێتە ڕێزی خوا هەیە چۆن دنیای بەدەستە
خوا دنیای بەدەستە لە بتەکانی ئێواش دنیای بەدەست بێ، چۆن خوا قازانج و زەرەری بەدەستە بتەکانی ئێوانیش قازانج و زەرەری بەدەست بێ، چۆن خوا دەمرێنێ و دەژیێنێ بتەکانی ئێوانیش بتوانن بژیێن و بمرێنن، چۆن خوا ڕسق دەدا بە نمونە بتێک کەسێک دروستکراوێکی دیکە هەیە بتوانێ ڕسقدا، چۆن خوا بە نمونە دەتوانێ چاکت بۆ بێنێت و خراپەت لێلادا، بارانت بۆ بارێنێت و بارانت لێ بگرێتەوە، ڕسقتدا و ڕسقت لێ بگرێتەوە. کەسێکی دیکە هەیە بە ئەوەی کە ئەوان دەیکەنە شەریکی خوا لەوەدا بتوانێ هاو بەشایەتی خوا بکە؟ تەوان بێگومان نییە. خۆجاخوا دەفەرمێ فەلیەتو ئەگەر هەیانە بابێنن بیشوڕەکائیهم هاو بەشەکانیان ئەوانەی کە دەیانکەنە شەریکی خوا ئین کانوا صادقین ئەگەر ڕاست دەکەن، ئەگەر ڕاست دەکەن خواکانیان دەسەڵاتیان هەیە و توانیان هەیە دەی با خواکانیان بێنن عەرزیان کەن دەسەڵاتی خواکانی خۆیان پیشانی ئێمەدەن. خوا لەبەرەوەی دەسەڵاتی فیعلی هەیە و دەسەڵاتی کردداری هەیە. بڕۆ سەیری قورئان کە قورئان نیوەی زیاتری باسی دەسەڵاتەکانی خوایە، باسی هێز و سیفەتەکانی خوایە کە دەسەڵات و هێزی و عیلم و حیکمەتی خوای گەورە بە هەموو دروستکراوەکانی خواوە دەبیندرێ، بەڵام بت و غەیری خوا ئەوانەی دەپەرسترێن چیان هەیە؟ بێگومان هیچ. ئەم لەهم شوڕەکاون ئایا ئەوان هەیانە هاو بەش و شەریک؟ فەلیەتو بابێنن بیشوڕەکائیهم ئەوانەی کردویانە شەریک و هاو بەشی خوا ئین کانوا صادقین ئەگەر ئەوان لە قسەکانیاندا ڕاست دەکەن. ئەو جار خوای گەورە باسی مەشهەدێک لە مەشهەدەکانی قیامەت دەکات، دەفەرمێت یەومە بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە یوکشەفو یعنی دەردەخرێ پیشان دەدرێت عن ساقین. ئەو عن ساقە تەفسیری جۆرا و جۆری هەنە، بەڵام مەشهوورترین تەفسیری ئەوەیە یەومە یوکشەفو ئەو ڕۆژەی کە ئاشکرا دەکرێت و دەردەخرێ عن ساقین ساقی خوا پێی تەوان تەشبیهات بەخوای پەروەردیگار نەبێ. ساق بۆ ئینسانی ساقی ئینسانی کوێیە؟ نێوانی چۆک و پێیەتی. بەڵام تەبەن خوای گەورە ساقی هەیە، بەڵام ساقێک تایبەت بەخۆی ئێمە تەنها دەبێت باوەڕمان پێ بێ، نابێت بە هیچ شێوەیەکی لە مێشکشمانداها تەشبیهی کەین بە ساقی دروستکراوەکان وە شکڵ و شێوەی بۆ بڕیاردەین چونکە خوای گەورە لە ناو و لە سیفاتیشدا لە هیچ دروستکراوێکی خۆی ناچێت و هیچ دروستکراوێکیش لە خوای پەروەردیگار ناچێت. هەرچەندە ئاەتە تەفسیری دیکەشی هەنە، هێندێک دەفەرمون ساق مەبەستی یەکەم سەعاتی قیامەتەیە کە دەفەرمێ یەومە یوکشەفو عن ساقین، ئەو ڕۆژەی کە یەکەم سەعاتی قیامەت ئاشکرا دەکرێت بۆ دروستکراوەکان. خەڵک مەخلوقات و دروستکراوەکان دەکەنە دەشتی مەحشەر و چرکەی یەکەم و سەعاتی یەکەمی ڕاوەستان لە دەشتی مەحشەر و محاسەبەکردن دەست پێ دەکا. ئەوە تەفسیرێکیان، هێندێکیان دەفەرمون ساق بە معنای زەحمەتی و ناڕەحاتی دێ، یعنی ئەو ڕۆژەی کە هەرچی ناخۆشی و ناڕەحاتی هەیە دەردەکەوێ، هەرچی سەختی و دژواری هەیە بۆ تاوانباران و خراپەکارەکان دێتە پێشێ و تەمەن دێتەوە پێش چاویان و وەبیریان دێتەوە. بە هەر حاڵ تەمەن تەفسیرەکەی دیکەیان فەرمودەی پێغەمبەری لەسەرە صلی الله علیه وسلم کە ئاەتەکەش بۆ خۆی باسی دەکات، دەفەرمێ یەومە یوکشەفو عن ساقین ئەو ڕۆژەی يعني بير بكو أي محمد صلى الله عليه وسلم بير خلقي بينه وأي محمد صلى الله عليه وسلم أو روجيك يكشف عن ساقين. يكشف يعني در دخري أشكرا دكري بيشان ددري ساقي خوا أو جار كساقي خوا هندك يجدلن طبعا ساق يعني نور وروناكي، نور وروناكي كلا ذات خوا طبعا سرچاوة دقري دهندري تدشتي محشر نا ساق شوين فينيا يعني خدي بيكا يان أو تبى معناي نور دي يان بمعناي ساعاتي يكمي قيامة دي يان بمعناي سختي ونارحاتي دي هر شوني شي بحديث مان هي طبعا حديثك باسي ساقا كيدا كاوكو خوي تفسيري كين باشترا وساكترا يوم يكشف عن ساقين أو روجيك آشكرا دكريت ودر دخريتو بيشان ددري ساقي خوا بي خوا ويدعونا بانگ دەکرێن هەموو خەڵکی بۆچی إلى السجودی بۆ کڕنۆژ بردن، بەڵام فەلا یەستەطیعون ئەوانەی کە لە دنیادا کڕنۆشیان بۆ خوا نەبردووە لە قیامەتیش ناتوانن کڕنۆش بۆ خوا ببەن کە ئەو ساقی خوایە دەرکەوت جا هەرچیەک بێها
نور بێت سەعاتی یەکەمی قیامەتێ بێت سەختی و ناڕەحەتیەکانی دواڕۆژ بوون خوا بۆ خۆی بێت ساقی خوای پەروەردیگار بێت کە خوا هاتە ئەوێ و ئەو حاڵەتە هاتە پێشێ بانکەرێک بانگ دەکات دەڵێ خەڵکی نا ئەوە خوای پەروەردیگارە و سوزدەی بۆ ببن. ئەوانەی لە دنیادا بە ئیختیاری خۆیان و بەویستی خۆیان سوزدەیان بردووە بەبێ هیچ زەحمەتێک دەکەونە سەر زەوی و سوزدەیەکی تەواو وەکو دنیاە بۆ خوای پەروەردیگار دەبن ئاسوودە دڵخۆش مرتاح بێترس و بێخەم بێخەفەت دم و چاوگەشت دم بە خەندە و ئەوانەی کە لە دنیادا سوزدەیان بۆ خوای نەبردووە ئاەتەکە ئێستا باسی دەکا پشتیان ڕەق دەبێ هەمووان دەیانەوێت سوزدە ببن بەڵام هیچ کەس ڕێگای پێنادرێت پشتی دەبێتە یەک پارچە هەمووی بەیەکەوە دەنووسێت چەندی محاولە دەکا و هەوڵ دەدا سەری نزم کات و سەری نەویکا ناتوانێت سەری لە بەرامبەر خوای پەروەردیگاردا نزم کا و نەویکا جا ئەوەیە کە دەڵێن لە دنیادا هەموو کەسێک دەتوانێت بەڵام نازانێت وایە هەموو کەسێک دەتوانێت چی حەزت لێبێ دەتوانێت بیکەی بەڵام زۆر جار ئەو یەقینە دنیا ئەو یەقینە دنیا کە پێویستە بۆیە نایکەی وایە لە قیامەتێ بەعکسەوەی هەموو کەسێک دەزانێت بەڵام هەموو کەس ناتوانێت هەموو کەسێک دەزانێت حەقیقەتەکە چییە ڕاستەقینەکە چییە بەڵام خوای گەورە ئەوەی چاکەی نەکرد بێت لە قیامەتێ ڕێی پێنادا بۆیە ئینسان پێش ئەوەی کە وەک دەڵێ ناچار بکرێ بەویستی خۆت ئەگەر ئیمان بێنی و وەک دەڵێ بەرەو خوا بڕۆی و بەرەو خوا بگەڕێەوە ئیستیفادەی لێ دەکەی دەنا کە ناچار کرای و بە ناچاری بردرای قیمەتێکی نییە یەومە یوکشەف عن ساقین ئێستاش لە دنیادا کابرا نوێژە ناکا بەڵام کە دەمرێ ناچار دەبێت ڕاوەستە نوێ خەڵک نوێژی لەسەرکە ناچێتە مزگەوتێ بەڵام کە مرد بە ناچاری دەیبن بەڵام چ قیمەتێکی هەیە بێگومان هیچ یەومە یوکشەف عن ساقین ئەو ڕۆژەی کە دەردەخرێ و ئاشکرا دەکرێت ساقی خوا پێی خوا یان نوری خوا ويدعون إلى السجود بانگ دەکرێن خەڵکی هەمووی بۆ کڕنۆژ بردن بەڵام فەلا یەستەطیعون ئەوانەی کە بێ باوەڕن ئەوانەی کە کافرن ئەوانەی کە بتپەرستن ناتوانن کڕنۆشی بۆ ببن لە زیاتی کڕنۆژبردنەکەی چیان لێدەی خاشعەتەن ئەبصارهم کز و شۆڕە چاویان توانای چاو بەرزکردنەوە و سەر بەرزکردنەوەیان نییە سەر شۆڕن ئەوجار تەرهەقهم دای پۆشیون ذل يعني زبوني وسرشوري بو وقد كانوا بيقمان اوان لدنيادا يدعون داوان لكرابو بانكرابون الى السجود بوكر نوش بردن وهم سالمون لكاتك دا ساغو سلامت بون داوان لكرابو كرنوش بو خواب بنو سر بو خوانوي كان لا دنيادا سريان بو خوانوي نكرد بو بلام لقيامته بنا چاري دبي لخزالتيان سەریان نزم کەن بەڵام بە هیچ شێوەیەکی دەیانەوێت سوزدە ببن بەڵام خوا لەوێ سوزدەکەیان لێ قوبوڵ ناکە نەک لەیان قوبوڵ ناکە هەر ڕێگاشیان پێنادا سوزدەکەی ببن خاشعەتەن ئەبصارهم چاویان شۆڕە چاویان کزە کز مەبەستی کزی کەمبینینی نا یعنی ڕوویان نیە سەر هەڵ ببڕن کەسێک ئەگەر لە بەرامبەر کەسێکی دا شەرمەزار بێ وەک دەڵێ ڕووی نییە بە تەواوی تەماشای چاوەکانی کە خاشعەتەن شۆڕەت ئەبصارهم چاویان تەرهەقهم ئەوانی داپۆشیوە زەبوونی و سەرشۆڕی وەقەد کانوا بێگومان ئەوان لە دنیادا یودعونە بانکرابوون إلى السجود بۆ کڕنۆژ بردن وهم سالمون لە کاتێکدا ئەوان ساغ و سەلامەت بوون جا خوا دەفەرمێت فەذەڕنی لێیان گەڕێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بۆ من فەذەڕنی یعنی واز بێنە لە من ومن يكذب ولو كسانشي كبدروي دزانن بهذا الحديث أو قصيا أو قرآن أو بياميتو نتيجان أويك لقيامته هميان بناساري وقدلي آمادن سوزده ببن بلان خوير خواريان بينادا جا خوال فرمين ليان قري فذرني ومن يكذب بهذا الحواز بين لمنو لو كساني كبدروي دزانن أو قرآن يعني تو علاقت نەبن خەفەتیان لێ مەخۆ و هەوڵیش مەدە ئەتۆ بۆ خۆت ڕوبەڕوویان ببیە و سزایاندا بەجێیان بێڵە بۆ من لێیان گەڕێ بۆ من فەذەڕنی واز بێنە لە من و ومن يكذب ولو کەسانەشی کە بە درۆی دەزانن بهذا الحديث ئەو قسەیە یعنی چی وازیان لێبێنە یعنی بەجێیان هێڵە بۆ من لێیان گەڕێ بۆ من بۆ خۆت وازیان لێبێنە بۆ من بەجێیان هێڵە
ئەوەی کە ئەو قورئانە بە درۆ دەزانێت و ئیمانی بەو قورئانە نییە بەڵام خوا چۆن ئەو جۆرە کەسانە سزا دەدا خوا دەفەرمێت سەنەستەدریجوهم پلە 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 هەنگاو بە هەنگاو دەیانگرین من حیث بە شێوەیەک لا يعلمون کە نەزانن سزای خوا بۆ ئینسانی خراپەکار و تاوانبار زۆرتر بە شێوەیەکی پلەبەندی و تەدەڕوجیە وردە وردەیە مەرز نییە کەسی خراپەکار کە خراپەکەی کرد خوای گەورە هەموو کاتێکی لە شوێنی خۆی ئیفلیجی کا گۆجی کا بە زەوی دابی باتە خوارێ نوتقی بگرێ چاوی بگرێ گوێی بگرێ نا خوای گەورە بە پێچەوانەوە ئەگەر ڕقی لە یەکێکی بوو ئێستا دەیگەینە ئاەتەکەی دیکە وردە 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 بەرە بەرە وەک دەڵێ بەرەو عەذاب و خەشمی قین و تووڕەی خۆی دەیبا کە گەیشتە شوێنی خۆی خوای گەورە بە شێوازێک دەیگرێ دەربازبوونی نەبێ خوا دەفەرمێت سەنەستەدریجوهم لەمە دووە پلە پلە هەنگاو بە هەنگاو دەیانگرین من حيث لا يعلمون بە شێوەیەک کە نەزانن واضحە فذرني واز بێنە لە من ومن وەلەو کەسانەشی یکەذب کە بە درۆی دەزانن بهذا ئەو الحەدیث قسەیە کە قورئانە سەنەستەدریجوهم لەمە دووە ئێمە هەنگاو بە هەنگاو هێواش هێواش دەیانگرین سزایان دەدەین من حيث بە شێوەیەک لا يعلمون نەزانن سزای خوا چۆنە تەماشایکەن خوا دەفەرمێ وەئوملی لەهم مۆڵەتیان پێدەدەم یەکەم جار پەتیان بۆ شل دەکەم مەجالیان بۆ فراوان دەکەم بەڵام ئینە کەیدی بێگومان نەخشە و پلانی من بۆ سزادان و لەناوبردنی کافران مەتین زۆر پتەوە زۆر بەهێزە خوای گەورە کە ناردی جا حەدیثەکەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە ئێمە بە هەڵە تێگەیشتوین زۆر جار دەفەرمێ إذا رأيت الله ينعم على عبد ئەگەر بینیت خوای گەورە چاکە ئەو حەدیثەی زۆر بەدە إذا رأيت الله ينعم على عبد ئەگەر دیتت خوای گەورە هەر چاکە لەگەڵ عەبدێک دەکا بەردەوام چاکەی زیاتر لەگەڵ بەندەیەک دەکا وهو مقيم على معصيته لە کاتێکدا عەبدەکەش هەر خەریکی گوناهە عەبدەکە هەر خەریکی گوناهە و خوش هەر زیاتری بەسەردا دەڕێژێ عەبدەکە هەر ستەم و زوڵم دەکا خوای گەورەش هەر مۆڵەتی زیاتری دەداتێ و زیاتر دەیهێڵێتەوە دەسەڵاتی زۆرتر دەکا دەفەرمێت فەعلەم بزانە ئەنەه مستەدریج ئەو کەسە پەتی بۆ شل کراوە ئەو کەسە وەک دەڵێ پەتی بۆ عنی وەک دەڵێ نەرم کراوە ئەوە نییە کە خوا خۆشی بێت و خوا حەزی لێ بێ ئەوەیە خوای گەورە ها چۆن تەشبیه نەبێت تەبەن ئەگەر ئاژەڵێک پەتەکەی گوریسەکەی لە ملی کرابێت و سەرەکەی لە دەستی تۆ دابێ وایە ئەگەر بتەوێ بڕوە چی لێ دەکەی شلی دەکەی هەتا کوێ هەتا ئەو شوێنەی مەبەستە هەتا خێراتر بڕوە ئەگەر تۆ پەتەکەت تۆند کرد تەبەن ڕاوەستانەکەی سەختتر و قورستە تەشبیهات نەبێت تەبەن ئینسانی تاوانکار کە خوا دنیای پێدا ها ئینسانی تاوانکار کە خوا پەتی بۆشل کرد و سزای نەدا نیشانەی ئەوەی نییە کە خوای گەورە چارەی دەوێت و خۆشی دەوێت نیشانەی ئەوەیە کە خوای گەورە ڕقی لێتی دەوێت خراپەی زیاتر کە زۆرتر سنوورەکان ببەزێنێ بۆی خوای گەورە کە گرتی بە شێوازێک بیگرێ خۆشی گلەی نەبێت لە سزادانەکەی و هیچ کەسێکی دیکەش وەک دەڵێ پەرۆشی کەسەکەی نەبێ چونکە بۆ ئەوەی بەتەواویش بۆی معلوم بێ ئێمە غەڵەت حاڵی بووین گەورەترین سزای خوا بۆ عەبد ئەوەیە کە ئینسان خۆی بە عەبدی خوا بزانێ خراپە بکەی و خوا هیچت لێ نەکا تاوان کەی و خوا هیچت لێ نەکا بێ ئەمری خوا بکەی و خوا هەر زیاتر بەسەردا بڕێژێ کەوا بوو ئەوە هەڕەشەکەیە ئەوە نیعمەتەکە نییە ئەوە چاکە نییە خوا خۆشی بووی نەهێڵی لەسەر هەڵە بەردەوام بی زوو زوو ئیمتحانت دەکا زوو زوو ناڕەحاتت دەکا زوو زوو تووشی وەک دەڵێ زلت لێرەدا بۆی بە خۆشخۆ بێەوە بۆی بۆ قیامەتی سزاکەت بۆ هەڵ نەگرێ بۆیە خوا دەفەرمێەوە ئوملی لەهم ئێمە مۆڵەتی پێدەدەین و پەچی بۆ شل دەکەین بەچی بەوەی کە تەمەنی درێژکەین ڕزقی زۆرتری پێ بدەین دەسەڵاتی زۆرتری پێ بدەین زۆرتر بیهێڵینەوە بەڵام خوا دەفەرمێ ئینە کەیدی بێگومان پلان و نەخشەی من بۆ لە ناوبردنی بێ باوەڕان مەتین یعنی زۆر پتەوە بەهێزە ئەوجار خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەم تەسئەلوهم ئایا تۆ داوات لەو خەڵکە کردووە ئەجڕەن کە کرێت پێ بدەن لەسەر ئیمان هێنان ئەم تەسئەلوهم ئایا تۆ داوات کردووە لە بتپەرستەکانی مەککە لە شوێن کەوتوەکانت ئەجڕەن یعنی کە کرێت پێ بدەن فەهوە جا ئەو کەسا ئەو فەهم ئەو کەسانەی کە وەک دەڵێ بانجیان دەکەی و داوای کریان لێ دەکەی
من مغرم لبر أو كنكون جرباري قرزداري مثقلون إيمان هنانيان لسر قرز به شتيوا هيا بۆ پێغەمبەری ئێمەش و بۆ هیچ پێغەمبەرێکیش پێغەمبەر مەرجی دانابێ بە خەڵکی گوت پێ خەڵکی ناوەرن ئیمان بێنن لە بەرامبەریشدا ئەوەندە پارەیەم دەنێ وەرن ئەمن دەتان بەمە بەهەشتێک کلیلی بەهەشتێتان دەدەمێ بەڵام ئێوەش لە بەرامبەردا ئەوە بۆ من بکەن تەبەن هەرچی وای کرد تەبەن هیچ پێغەمبەران نەماون لە شوێن کەوتووەکانی پێغەمبەرانیش هەرچی داوەکردن و بانگەوازیکردنی خەڵکی بۆ لای خوای بەستەوە بە مەسلحەتێکی دنیایی خۆی بێگومان درۆ دەکا بۆ بێگومان وەک دەڵێ تیجارەت و بازرگانی بە دینەکەیەوە دەکات چونکە گەورەترین بازرگانی و تیجارەت کە ئینسان بیکا لەگەڵ خوای ئەوەیە کە تۆ بە بەهەشت پاداشتەکەی خۆت مقارنەکەی پاداشتەکەی خۆت لە خوا بوێ نەک لە خودی کەسەکە هیچ پێغەمبەرێک وما ئەسئەلوکم عەلەیه من ئەجر ئین ئەجری ئیلا عەلی الله پەیامی هەموو پێغەمبەران ئەوە بۆ گوتیانە خەڵکینە ئێمە هیچ کرێیەکمان لە ئێوە ناوێن نەکریان لێ ناوێن مەمنونیشیان بۆن ها ئێستا ئینسان ئەگەر بە قسەی تۆ کەسێک نوێژە بکات دەبێ مەمنونی بی بە قسەی تۆ کەسێک بێ هەتا پێشەوە ماندوو بی فێری شتێکی بکەی دەبێ مەمنونیشی بی بۆ چونکە دەبێتە سەبەبی خێر بۆ تۆ دەبێتە هۆکاری چاکەهێنان بۆ تۆ و داوەکردن و بانگەوازیکردنیش چەندە قازانجی کەسەکەیە کە تۆ داوای دەکەی زیاتر لەو قازانجی تۆیە بۆیە ئینسان کە ئیشی چاکە دەکا هەموو چاکەیەک چۆن نوێژە دەکەی منەتی بەسەر کەس داناکەی ڕۆژوو دەگری منەتی بەسەر کەس داناکەی ئەو کاتەش کە ئینسان داوە دەکات و بانگەوازی دەکات و کەسێک فێری چاکەیەک دەکات یان کەسێک لێتەوە فێری چاکەیەک دەبێت ڕاستی چۆن بە نوێژەکەت دڵت خۆشە بە نوێژەکەی بە ڕۆژوەکەی دڵت خۆشە دەبێت بەوەش بە هەمان شێوە دڵت خۆش بێت و پێت وابێ وەزیفەی خۆت و ئیشی خۆتت جێبەجێ کردووە ئەم تەسئەلوهم ئایا تۆ داوات کردووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەجڕەن کرێ ئەم تەسئەلوهم ئەتۆ داوات کردووە لە ئەوان ئەجڕەن کرێت پێ بدەن فەهم جا ئەوان من مەغڕەمین لەبەر قەرزداریان مثقلون قرس بوو بێ ئیمان هێنان لەسەریان شتیوا هەیە بێگومان نەخێر خوا دەفەرمێت یان ئەم عندهم یا ئایا ئەوان لایەنە الغەیب زانستی نهێنی فەهم یەکتوبون جا ئەوان لەبەر زانستە نهێنیەکەی نووسی بێتیانەوە شتێکی غەیب و نهێنیان پێگەیشتووە لەلایەن خواوە پێیان گوترابێ فلانی کوڕی فلانی یان ئێوە خەڵکی مەکە خەڵکی فلان جێگای فلان شوێنەی لە عەذابی خوا و لە تووڕەی خوا بەخشراون و پارێزراون و خوا بە هیچ شێوەیەکی لە دنیا و لە قیامەتێ سزاتان نادا شتیوا هەیە چۆن ئەوەی پێشووتر چۆن وەک دڵ لە هیچ کتێبێکی دانە نووسرا بوو چۆن خوای گەورە پەیمانی لەگەڵ نەبەستە بوون بە هیچ شێوەیەکیش تەوان ئەو بتپەرستەکانی مەکە نەک غەیب ئەو شتانەشیان نەدەزانین کە لە بەرچاویان بوون ئیمانیان بەو شتانەش نەبوو کە دەیان بینی چجای ئەوەی غەیبیان هەبێت و شتی پەنهان بزانن ئەم لەهم ئەم عیندەهم ئایا لەکن ئەوان هەیە الغەیب زانستێک سەبارەت بە شتە شاراوەکان فەهم جا ئەوان یەکتوبون لەبەر ئەو شتە غەیبە کە دەیزان و کەس نایزانێ داهاتووی خۆیان و وەک دەڵێ مستەقبەلی خۆیان نووسی بێتەوە ئێستا لەی دڵنیابن بێگومان نا ئینسان بە نوێژ و ڕۆژ و عیبادەتیشەوە لە خۆی دڵنیان نییە وایە ئەی ئەو بە بتپەرستی و بەدار پەرستی چۆن لە خۆی ئەمینە ئەوجار خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فاصبر ئارام بگرە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لحکمی ربیکە بۆ گەیاندنی و بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی پەروەردیگارت حکمی خوا بڕیاری خوا تەبەن هەم جێبەجێکردنەکەیان هەندێک جار سەختە و قورسە پێویستی بە ئارامگری هەیە وایە زۆر واجبات هەنە کە دەیکەی پێویستی بەدان بە خۆداگرتن هەیە خۆت دان بە خۆت دانەگری پێت جێبەجێ ناکرێن زۆر تاوان هەیە کە دێتە پێش نەفست حەزی لێیە بیکە نەفست پێی خۆشە بیکە دەوروبەر حەزی لێیە هانت دەدا بیکەی ئەگەر سەبر نەگری و دان بە خۆت دانەگری تووشی تاوانەکەی دەبی بۆیە جێبەجێکردنی حکمەکانی خوا ئارامگریان دەوێ بە تایبەت داوەکردن بانگەوازیکردن هیدایەتدان و ڕێنمونیکردنی خەڵکی ئەگەر بە تەواوی بیکەی و بەڕاستی بیکەی حتمەن لەسەری تووشی ئەشکەنجە و ئازار و ناڕەحاتی دەبی قیاسی وڵاتی خۆمان مەکەن خەڵکی ئێمە فیترەت پاکە و بە سروش دیندارە کاتێک قسەی خێری بۆ دەکەی و ئاەت و حەدیثی بۆ دەخوێنیەوە ڕێزت دەگرێ و دەستت بۆ بەسینگەوە دەنێ ئەو ئیمانەکەیەتی بەڵام بیهێنە پێش چاوی خۆت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ کەسێک داوای کردووە کە ئیمانی بەخوا یەکتایی خوا نەبووە داوای کەسێکی کردووە کە چەند خوای هەبوون و چەند کەسی دیکەی بە خوای خۆی زانیوە
ئیمانی بە زیندووبوونەوە بە قیامەت نەبووە لە بەرامبەردا گوتویانە شێت ساحر جادوگەر درۆزن ئەوانە بە فعلیش تعزیبیان داوە و سزایان داوە شار بەدەر و وڵات بەدەریان کردووە بۆی خوا لە فەرمێ فەصبر ئارام بگرایی محەممەد صلی الله عليه وسلم لحکمی ڕەبیکە بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی پەروەردگارت ولا تەکن نەکەی وەکو صاحب الحوت هاوڵی نەهەنگەکە بێ هاوڵی نەهەنگەکە کێیە یونس پێغەمبەر یونسی کوڕی مەتا کە پێغەمبەری کوێ بووە لەکوێ پێغەمبەر بۆ یونس پێغەمبەر تەمان پێغەمبەری نینەوە مووسڵی ئێستا نینەوە ئێستا شەها ناوە قەدیمەکەی هەر نینەوەیە مووسڵ تەمان دانیشت مووسڵ هیچ شارێکی کۆنا طبعا ئەو کات دەڵێن زیاتر لە 100,000 کەسی تێدانیشتە جێ بووە یونس پێغەمبەر فترەیەکی زۆر داوای خەڵکی کردووە بەڵام خەڵک وەڵامی نەداوەتەوە دواتر تووڕە بووە بەڵام بێ ئەوەی خوا مۆڵەتی پێ بدا ڕۆیشتووە گەیشتۆتە وەک دەڵێ سەری هەڵگرتووە سەری خۆی هەڵگرتووە خەڵکەکەی بەجێ هێشتووە کە تەمان خەڵکەکە زانیویانە پێغەمبەرەکە ڕۆیشتووە ترساون لەوەی چونکە هەر پێغەمبەرێک پێشتر قەومەکەی بەجێ هێشت بێ نەتیجەکەی لە ناوچوون بوو بۆی خەڵکەکە بەدڵ فعلەن پەشیمان و دەگەڕێن بە دوای یونسیدا بەشکم بیدۆزنەوە بیهێنەوە بۆی ئاگایان لەوەی نی یونس بە قسەی خۆی ڕۆیشتووە بە قسەی خوای نەڕۆیشتووە تەمان ئەگەر بە ئەمری خوا ڕۆیشت با دەرێ خوا گوتپای وەکو لوت و هود و ئەوانە بڕۆ دەرێ و ئەتۆ ڕزگار دەکەین و قەومەکەت سزا دەدەین بێگومان سزای خوای گەورە دەهات بەڵام ئەو جارە یونس تەحەمولی نەکردووە سەبری نەگرتووە ئارامی نەگرتووە خۆڕاگر نەبووە ئەو جار خوای گەورە پێغەمبەرەکە سزا دەدا دەڕوا دەگاتە تەوان قەراغی دەریاکەی دەڵێن هەندوو کەسی لێنە بەلەمێکیان پێ تەمەەن یونسی دەناسن و دەزانن پێغەمبەرە سەری دەخەن دواتر شەپۆل لە بەلەمەکەیان دەدا دەڵێن قورسە یا دەبێ ئەخەف الضەرەرەین خۆ گەزەرەر هاتە پێشێ دەبێت چی بکەیت دەبێت کامیان زیانەکەی تۆ بە سارەی بە شوێنێکیدا دەڕۆی ساقی بە نمونە دیوارێکت لە پێشەو نەفەرێکیشی لێ وایە خۆت بە دیوارەکەی دادەی سارەکەت خەرا دەبێت بەڵام خۆت بە نەفەرەکەی دادەی شەرعەن ئەگەر بتوێ گوناهبار نەبێت دەبێت چی بکەیت خۆت بە دیوارەکەی دادەی هەتا ئەگەر بە نمونە لایەکیان کۆمەڵە خەڵکێک بێت و لایەکیان کەسێک بێ بەڵام ناچاربی یەکێکیان هەرکەی دەبێت کامیان زەرەرەکەی جای ئەو سێ کەسە تەوان کە زانیویانە ئەوەکەیان قورسە ناچارن سووکیکەن دەڵێن دەبێت یەکێکمان هەڵدرێ بکەوێتە ئاوەکەی قڕعی دەکەن دەڵێن جاری یەکەم و دوو هەموو سێم هەر سێک جارەکە یونس دەردەسێت دیارە دووبارەیان کردوێت بەشم ئەو دەرنەسێ پیاوەکە یعنی کەسەکە دڵسۆز بوون حەزیان لێ نەبوو ئەو بێ حەزیان لێ خۆیان بن ئەو نەبێ بەڵام قەدەری خوای وایە هەر ئەو دەردەسێ و دواتر هەڵی دەدەن بەڵام لەناو ئەوەکە چی هەڵی دەگرێتەوە شێق تەوان خوای گەورە بە ئەمری خوای نەهەنگێک دەمی بۆ دەکاتەوە و دەچێتە ناو لە قوڵای دەریادا لەو تاریکاییەی ئاو بخۆی بەترسە وایە لە ناو ئاوێشدا بسێ ناو دەمی نەهەنگی و ئەو جار لەو تاریکاییەشدابی تەوان یونس دەزانێت ئەوە عقوبەیە ئەوە سزایە بەڵام چ دەکات تەوان تۆبەی دەکات دەپارێتەوە دەڵێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين لا إله إلا أنت هیچ کەسێک نییە شانی بەندایەتی بێت جگەلە تۆ ئەی خوایە بەس دەڵێ ئینی كنت من الظالمين ستەمم کرد ناڵێ خوایە لێم خۆش بە خوایە دەرم هێنە خوایە بەس ئیعتراف بە تاوانەکەی دەکات بۆیە هەنگاوی یەکەمی هەموو تۆبەیەک هەموو پەشیمان بوونەوەیەک ئیعترافە بە گوناه بەس لە بەرامبەر خوای نەک لە بەرامبەر خەڵکی بۆ معلوماتان ئینسان کە گوناهی کرد چاگنێ لەکن خەڵکی گوناهی خۆی ئەعلانکە ئەگەر خەڵک پێی نەزانی بێ ستریکەی باشە هەتا گوناهەکە هەرچیەکە ئیلا مەگەر حەق و ناز بێ کە حەق و ناسیش بێ ئەویش مەفروزە لەکەن چێت لەکەن ئەو کەسەی زوڵمەکەت لێ کردووە و حەقەکەت خواردووە گوناهەکەی خۆت پێ بڵێ بۆی گەردەن دازاکە ئەوە جیایە بەس گوناهی بینی خۆت و خوا ئی خۆشت هەتا ئاشکرای نەکەی هەتا نەیڵی لەکن خەڵکی چاکترە بەڵام لای خوا هەتا اعترافی پێ بکەی و دانی پێدا بنەی چاکترە بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر ئینسان کەوتە تەنگانە و ناڕەحەتی و ناخۆشی ئەگەر بە دوعاکەی یونس پێغەمبەر بپارێتەوە حتمەن خوای گەورە
ناڕەحەتی و تنگانەکەی لەسەر لا دەبا. جا خوای گەورە وەکو وەبیر هێنانەوە دەفەرمێت فەصبر لحکمی ربیکە، ئارام بگرە بۆ جێبەجێکردنی یاسا و بڕیارەکانی پەروەردگارت ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ولا تەکون نەکەی ببی کە صاحب الحوتی وەکو هاوڵی نەهەنگەکە، ئیذ نادا کاتێک هاوڵی نەهەنگەکە بانجی چی کرد، بانجی پەروەردگاری خۆی کرد لە کاتێکدا وەهوە مەکذوب، ئەو خەم دایگرت بوو، خەفەت دایگرت بوو، لە ئەو پەڕی ناڕەحاتی دابوو. جا خوای گەورە بەس لێرە بەس ئەوەندەی باز دەکات، دەفەرمێت لەولا ئەگەر ئەن تەدارەکەه فریای یونس نەکەوت پایە نیعمەتون من ربیه، چاکە و بەزەیەک لەلایەن پەروەردگاری، ئەوە لەنوبیذە بالعەڕائی فرەدەدرا بۆ بیابانێک بۆ دەشتێک، وەهوە عەڕا یعنی دەشتێک کە دار و درەختی لێ نەبێ، چونکە نەهەنگەکە فترێک هەفتەیە، 2 ڕۆژە، 3 ڕۆژە، مانگە، ساڵە، طبعاً ژمارەکە ڕاستی تەحدید نییە چەند لەوێ داماوەتەوە، بۆ دەسەڵاتی خوا هیچی تێناچێ، بەڵام دوای ئەوەی کە وەک دەڵێ هەز دەکا تاوانەکەی چێ و بەدڵ پەشیمان دەبێتەوە و وەخوای گەورەش ئاگای لە خەڵکەکە دڵیان بە دوای یونسیەوەیە و ڕاچڵەکیون، ئەگەری یونس جارێکی دیکە بچێتەوە لایەن لەوانەیە مووقفیان زۆرێکی دیکە بێ، خوای گەورە فەرمان بە نەهەنگەکەی دەکات دەیهێنێتە شوێنێک کە دارێکی لێیە. ها لە قورئان لا دەفەرمێت داری کوولەکە، بەڵام دیارە کوولەکەی ئەوەی ئێمە ڕووەکە، بەڵام ئەوەی وێ دیارە زۆرێکی کە بۆ درەخت بۆ سێبەری هەبووە، چونکە فترەیەکی زەمەنی زۆریش بەپێی ئەوەی بێ لە ناو دەمی نەهەنگەکەی بۆ، چونکە پێستێکی ناسک و لاوازی هەبووە، ئەگەر لە بەرتاوێ باە و لە گەرمای باەت تاو دەیسووتان، بۆیە خوای گەورە بە نەهەنگەکە دەیهێنێتە شوێنێک کە سێبەری لێیە. بۆیە خوا دەفەرمێت لەولا ئەن تەدارەکە، و ئەگەر فریای یونس نەکەوت پایە نیعمەتون من ربیه، چاکەیەک لەلایەن پەروەردگاری، لەنوبیذە بە دڵنیاییەوە یونس هەڵدەدرایە بالعەڕائی دەشتێکی بێدار و درەخت و سێبەر، وەهوە مەذموم، ئەو بەردەوامیش لۆمە دەکرا، سەرزەرش دەکرا، دەیانگوت پێغەمبەرەکە بەرگەی ناڕەحەتیەکانی نەگرت، لەبەر خەڵکەکەی هەڵات، سەبری نەگرت و ئارامی نەگرت، بۆیە خوای گەورە سزایدا و بەو شێوازەی لێ هات. بەڵام فەجتەباهو، خوای گەورە هەڵی بژاردەوە، دوای ئەوەی کە پەشیمان بوویەوە و خوای گەورە پەشیمانیەکەی لێوەرگرت، فەجتەباهو هەڵی بژاردەوە ڕەبوه پەروەردگاری جارێکی دیکە کردیەوە بە پێغەمبەر، بڕیاری بۆ دابچێتەوە شوێنی خۆی، فەجعەلەه جێڕاشی بە منە الصالیحین، بەیەکێک لە چاکەکاران. فەجتەباهو هەڵی بژاردەوە خوا یونس ڕەبوه پەروەردگاری، فەجعەلەه جێڕایەوە یا جێڕای بە منە الصالیحین، بەیەکێک لە چاکەکاران. ئاەتی کۆتایی یا پێش کۆتایی، ئەو ئاەتە هاکە نازام لە شوێ دەیبینن نووسرابێ، وإن يكاد الذين كفروا ليزلقونك بأبصارهم، دیوتانە لە هیچ شوێنێکی نووسرابێ لەکوێ دەنووسرێ زۆرتر، لەکوێ هەڵدەواسرێ زۆرتر؟ بە زۆری بە خانوانەوە، خانووی زەخم و گەورە یان سایارەی جوان و ڕازاوە هەزاری وایە لەسەر ئەوەیەکی. بەس ئایا ئەو ئاەتە فعلا عیلاجی چاوزاریە؟ طبعا ئەو ئاەتە بەو نیەتەی هەڵواسراوە، بڕۆ ئەو شوێنانەشی کە ئەو مەنزەرە و شتی لێ دەفرۆشرێ، یەک لەو شتەی کە زۆر خەتاتەکان نووسیویانەوە دیکۆرات و لە شوشەی گیرا و خەڵک هەڵی دەواسێ، ئەو ئاەتەیە خەڵک پێشی وایە عیلاجی، بەڵام وایە ئەی چییە بۆ هەڵی دەواسن لەکوێوە هاتووە؟ ئەو ئاەتە باسی چاوزاری دەکات فعلا، بەڵام عیلاجی چاوزاری تێدا نییە، باسی چاوزاریە بەڵام عیلاجی چاوزاری نییە. ئەو ئاەتە باسی چ دەکەم؟ تەوەن بتپەرستەکانی مەکە بە پێغەمبەری ئێمەیان دەگوچی، پێیان دەگوشێت وایە بۆ ئەوەی قسەکەیان بچێتە سەرێ، پیاوێکیان هەبووە زۆر چاوپیس حەسوود، دەڵێن بە زۆرێک حەسوود بووە، ئەگەر حەزی چوو بێتە گۆشتی، حەزی چوو بێتە گۆشتی بە خەڵکی گوتوە خەڵکی نا قاپ لەمە شتی حازرکەن، ئەوەی ڕێک گوشترێکی کە بەدڵ بوو بێ هاتووە لە بەرامبەریدا ڕاوەستاوە لە عەرزەی داوە. ئەو کاتیش خوا فرۆشتنوشت نەبووە، کابرا ناچار سەری بڕیوە و لە سەری بڕیوە گۆشتەکەی لە وڵاتی ئێمەژا چەند ساڵ پێش ئێستا و کاتەی ئەو شتانە نەبوون خەڵک بزنێکی لێ سەر بڕی بایە وایە بەشی دەوروبەرەکەی خۆی هەمووی دەدا. ئەو چاو پیسیان بەکرێ گرتووە، گوتویانە بەرە چامان بۆ لە محەممەدیدا،
چاومان بۆ لێدە بۆەوەی بە چاوەکەی تۆ هیچ نەبێ بکەوێتە عەرز و جارێک ببورێتەوە و لە هۆش خۆی چێ بۆی ئەوەی ئێمە گوتومانە لەسەری و دەیڵێن لەسەری ڕێ تێبچێ بەڵام خوای پەروەردگار تەوان پاراستوویەتی پێغمبەری خوا صلى الله عليه وسلم باسی ئەو مووقیفەی دەکات کە خوا پاراستوویەتی نەک تەوان عیلاجی چاوزاری بێ سادەگەینە عیلاجەکەی بەڵام ئاەتەکە جارێ وئن یەکاد الذین کەفەروا دەفەرمێ خەریک بوو نزیک بوو ئەوانەی کە بێ باوەڕن لەیوزلیقونەکە یعنی هەڵت خلیسکێنن بەردەنەوە بئەبصارهم بە کاریگەری چاویان خەریک بوو نزیک بوو هەڵت خلیسکێنن بەردەنەوە بتخەنە سەر عەرز بەهۆی چاوەکانیان لەمما سەمیعوا الذیکرا کاتێک کە دەیان بیست یعنی هۆکارەکەی چ بوو کە بەتەمابوون بەردەنەوە بتخەنە سەر عەرزێ و بتبورێنەوە و چاوت دێدەن چونکە لەمما سەمیعوا الذیکرا کاتێک کە ئەوان گوێیان لە قورئان دەبوو ويقولون هەمیشە دەیان گوت ئینەه لەمەجنون بێگومان محەممەد شێت بووە بۆی قسەکەیان ڕێی تێ بچێت و قسەکەیان بچێتە سەرێ لەبەر ئەوەی بەتەمابوون چاوت لێدەن و وەک دەڵێ بتخەنە عەرزێ و بتبورێنەوە بەڵام خوا دەفەرمێ وەما هووە ئەوەی تۆ دەیڵێ ئەوەی تۆ هێناوتە إلا ذكر تەنها پند و ئامۆژگاریە بۆچێ للعالمین بۆ هەموو خەڵکی وئن یەکاد الذین یعنی خەریک بوو نزیک بوو ئەوانەی کە بێباوەڕن لەیوزلیقونەکە یعنی تۆ بکەوێنە خوار ئەتۆ هەڵبخلیسکێنن بئەبصاری یعنی بە کاریگەری چاوەکانیان لەمما سەمیعوا الذیکرا کاتێک ئەوان گوێیان لەو قورئانە دەبوو ويقولون دەیان گوت ئینەه بێگومان محەممەد لەمەجنون بە دڵنیاییەوە شێتە بەڵام خوا دەفەرمێ وەما هووە ئەوەی تۆ دەیڵێ و هێناوتە ئیلا تەنها ذیکر پند و ئامۆژگاریە بۆچێ للعالمین بۆ هەموو خەڵکی جا چاوزار تەوان ئاەتەکە زۆر سەریحە کە بەڵێ چاو کاریگەری هەیە بەڵام چاو پیسی لەکوێوە سەر چاوە دەگرێ لە دڵی پیسەوە ها چاو لە دڵی پیسەوە تەمان دڵی حاسید حەسودیش کام تەمان نەوعی هەیە ئەو حەسودیەی کە چاوی لەگەڵا حەسودیەکە کە ها کابرا لە دڵەوە کە سەیری شتێکی دەکا تەمەنا دەکا داوا دەکا لە دڵەوە لە خوا کە خوا ئەو نیعمەتەی لێوی بستێنێتەوە ئەگەر بۆیش نەبێ باکی نییە ها گەورەترین حەسودی ئەوەیە کەسێک خوا چاکەی لەگەڵ کردووە حەز ناکەی هەیبێ ئەگەر نەدرێ بە توش هەر پێت خۆشە خوا لەویشی بستێنێتەوە زۆرێکی دیکەی حەسودی ئەوەیە ها ئەوە تۆزە کاریگەری کەمترە خوای گەورە پێت خۆشە لەوی بستێنێتەوە بۆ تۆی بێنێ ئەوەنەوە شەر حرامە ئەوانە هەردوو جۆرەکەی حەدیثی صەحی لەسەرە دەفەرمێت چۆن ئاگر داری وشک دەسووتێنێ حەسادەتیش ئاوا چاکە و عیبادەت و خواپەرستیەکان دەسووتێنێ جۆرێکی دیکە هەیە ئەوی شەر باش نییە ها تەمەنا دەکەی ئەتۆش وەکووی هەدبێ ئەوە شەر باش نییە بە بەشی خۆت ڕازیبی بەڵام ئەوە هەندێک جار ڕێگەی پێدراوە خوا چاکەیەکی لەگەڵ کەسێک کردووە پێت خۆشە ئەوەی وی لە شوێنی خۆی بێ بەڵام داوا دەکەی و پێت خۆشە ئەتۆش وەکوی ئەو شەر باش نییە ڕاستی چاکترەوەی ئینسان بە بەشی خۆی ڕازی بێ ئەو جا عیلاجەکەی چێت طبعاً پێش ئەوەی تعوذات بێنە خوارێ ها قولەکان قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس کە لەوێ یەک لەوەکان ومن شەر حاسد طبعاً حەدیثمان هەیە ها پێغەمبەر دەفەرمێ ئەگەر هیچ شتێک پێش قەدەر کەوتپایەوە چاو پێشی دەکەوتەوە و حەدیثی دیکەی صحیحمان هەیە دەفەرمێت چاوی پیس جاری وهەیە زیندوی یعنی دەخاتە گۆڕ و وەک دەڵێ ئاژەڵی دەخاتە منجەڵ و قاپلەمەیەوە و حەدیثی کەمان هەیە دەفەرمێت جارێکیان العین حق و حەدیثەشمان هەیە ولو شيء كان شيء يسبق القدر سبقه العين جارێکیان جیبریل دێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت پێغەمبەر بێتاقەتە لی دەپرسێ بۆچی بێتاقەتی و چ شتێک بێتاقەتی کردووی دەڵێ حەسەن و حوسەین چاویان لێ دراوە و وەک دەڵێ ناڕەحەتن جیبریل دەفەرمێ بڕۆ ئەوەیان بەسەردا بخوێنە أعيذكما بكلمات الله التامات من كل شيء وهامة ومن كل عين لامة طبعا أو دعاء بسر داخوين دونتو حسن وحسين كوتون رك هەڵدەستنەوە دەست دەکەن بە گاڵتەکردن و بەیاریکردن پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە بەڵێ ناوە حەدیث لە سوورەتی دانی حەدیثە دوعایە ئێستا پێت دەڵێم
حديثي كجبريل نخوش كوت بيت يا هسكرا بتساوي لدراوة جبريل بوخوي كهاتو أو دعاء بسرداخ بندوا بسم الله أرقيك واستهار باقية من كل شيء يؤذيك من كل حاسد وعين الله يشفيك. طبعا أو حديثانا زور واضحا إنكاري كردني حسادة تساو بي سي بهيت شيء جريت ناتي بلام أوي كإستاش دقوتريو دكريو وقدلي هرتي بسرد دي بتساوي حساب دكي بتساوي دزاني بەبێ گومانی ئەوەش لە شوێنی خۆی نییە هەموو شتێک چاو نییە هەموو شتێک حەسادە نییە خوای گەورە بۆ دنیای ئیمتیحانی داناوە تاقیکردنەوەی داناوە بەڵای داناوە جا ئەوەی بەسرت دێ بەڕاستی چاو بێ یا چاو نەبێ حەسوودی بێ یا حەسوودی نەبێ چاکنی ئینسان بەو حەسادەتە وەری بگریت بە چاوپیسی وەری بگریت چونکە دووسێ زەرەران دەکەی یەکەم ئەگەر پێت وابێ حەسادەتە و چاوپیسیە ڕقت لە کۆمەڵێک خەڵکی دەبێتەوە گومانت بۆ کۆمەڵێک خەڵکی دەچێت لەوانەیە هیچیشیان نەبن لەو کەسانێک کە تۆ گومانت بۆیان دەچێت و فکرت بۆ ڕقت لیان دەبێتەوە دوو لەوانەیە هەر حەسادەت نەبێت ئەسڵەن ئەوە قەدەر بێ ئەگەر خەڵکی چاوپیشتی شەبێت لەو گەڕەکەیدا یان شتێکی گوت پێ یان سەیری شتێکی کرد بێ مەرزنی ئەوەی ئێستا بەسەرت هاتووە کاریگەری ئەوەکەی بێت چونکە ئەوانە سنووریان دیارە خۆ بەبێ خوا و بەبێ قەدەری خوا هیچیان پێ ناکرێت سێم ئینسان ئەو کاتێ ئەجرەکەی لە دەست دەچێت ئەو کاتی تەسلیم بوونی تێدانە تەسلیم بوونی بە ئەمری خوا و بە بڕیاری خوا تێدانە و جارە ئەو کاتە سەبرت دەست ناکەوێت بۆیە چاکتر وایە ئینسان ئەوەی بەسەری دێ بە قەدەر وەری بگرێت بۆ چونکە ئەگەر فەرزەن بزانی چێش چاوی لێداوی و بە چاوی کەسێکیشت لێ کوژراوە دەتوانانی چی لێ بکەین سارەکەتی وەرگەڕاندووە ماڵەکەتی سووتاندووە چی کردووە دەتوانی شەرعەن ئەوانە معنەوین تەمان ئیسبات ناکرێن تاپسی بڵێ خوێنی لێ دەستێنم اینجا هیچ شت پێ ناکرێت بۆیە چاکتر وایە ئەو ئینسان ئەوەی بەسەری دێ زۆر بەڵام دەکرێت ئینسان ویقایە بکە چاکترین ویقایەتیە تەمان ئەذکارەکانن ئەذکاری بەیانیان و ئێواران بە تایبەتی و پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تەعەووذاتەکان هاتوونەتە خوارێوازی لەو دوعای هێناوە پێش ئەوەی تەعەووذاتەکان بێنە خوارێ ئەو دوعای خوێندووە بەڵام کە قولەکان قل ئەعوذ برب الفەلەق و ناس هاتوونەتە خوارێ بۆ خۆپارێزی هەر ئەوانەی بەکارهێناون پێغەمبەر صلی الله عليه وسلم و چاکتریش واجا علاجی ڕئیسی ئەوەی یەکەم ئینسان تەوەکولی بەخوا بێ دووەم لی نەترسی هەتا لی نەترسی سێ نیعمەتی خوا خەڵکی ئێمە لە ترسی چاوی دەیشارێتەوە وانە نیعمەتی خوای نەشاریەوە باشە شانازی پێوە بکە دەری خەست چونکە خەڵگەر دەیزانێ ئەتۆ ئەگەر ترسای و وەک دەڵێ زەعیف بووی و لاواز بووی هەمیشە لە لاوازیدا شەیطانیش و دار و دەستەی شەیطانی زەفرت پێ دەبن بۆیە چاکتر وایە ئینسان لە چاوی پیس نەترسێ لە ئەو بۆیە ویقایە کە خۆت پاراست کەمتر وایە تووشی بێ ئەگە توش بووی ئەو دوعانە بخوێنە یان ئەگەر تەوان زانیت بە تەحدیدی کەسەکە چێە سنەت وایە تەوان ئەوە بچی دەستنوێژێکی پێ هەڵبگری لەسەر ئەگەر بزانی چێ و پێی ناخۆشنێت تەوانی وایە بۆ خۆی دەزانێت چاوی پیسەنا بچی دەستنوێژێکی پێ هەڵبگرە و خۆتی پێ بشۆ دوایە ئومێد وایە چاک بی ئەری ئەگەر زانیت بۆ خۆ دوای ئەگەر ئینسان گومانی لە خۆی بۆ نانا ئەگەر گومانت لە خۆت بوو تەوان چاکتر وایە هەر کاتێک شتێکت بینی جێگای سەرنجە دوعای بەرەکەتی بۆ بکەی کەسەکە دوعای بۆ بکەی دوعای بەرەکەت یا ماشەڵڵا یا لا حەول ولا قووەتە ئیلا بالله یا سوبحان الله چی بڵێ یا لە دڵەوە دوعا بکە بڵێ جاوە دوعا پەنا بەس تەعەووذات چاکترینن ئەذکارەکان چاکترینن چونکە خۆت کە تەسلیمی خوا کرد خۆ بەبێ خوا هیچ شتێک ناکرێ وصلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه أجمعين